ئێمە وەکو گەنجانی وڵاتپارێز و ژنانی گەنجی تێکۆشەر هەستاوین بە کەمپینێک بایکۆتی کاڵای تورکی وەکو بانگوازی لە گەلی کورد دەکەین بایکۆتی ئەم کالا تورکی و فلمە تورکیەکان بکەن کە بە چاواشەکاری کەناڵە کوردیەکان نەکرێ لەبەرەوەی سیرەکەین کەلتور و مێژوومانیانە تێکداوە نە هەر بە چەک هێرشەکەنە سەر گەلی کورد بە لە ڕووی درامەکانیان و لە ڕووی فلم و هەم ئاو هەم چەک لە هەموو لایەک و هێرشەکەنە سەر گەلی کورد. ئێمە لە چوارچێوەی ئەم چالاکیماندا حملەیەکمان دەست پێکرەوە حملەی بۆ وەرن بۆ جەنگی ئازادی کوردستان. گەنجانی وڵاتپارێز حملەیە تریان دەست پێ کردووە بۆ سەفەربەری بۆ قەندیل. والله